وا من دەستخۆشییان لێگەمەتوانم بڵێم بۆ یەکەم جار بەو زۆرە ژەنیارانی کە لەسەر شانۆی بینیم کۆمەڵی ژەنیاری زۆر بوو زۆر بە جوانی ئەسپیانەکرد و هەروەها دەستشانکردنی مەقامەکانی زۆر لە جێگای خۆیە بوو وەرانی بێژەکان جار هەموو دەنگخۆش و زۆر بە شێوەیەکی جوان ئەدایان کرد من دەستخۆشییان لێکەم و توانم بڵێم کارێکی زۆر جوانیان کرد و لە خزمەت مەقام و کولتوری ناوچەی گەرمیان و کەرکووک بوو. تەبی یەکەم جارە بەشداری ئەو فیستیڤالم کردیە بەڕاستی بە حەقت پێم زۆر خۆش بوو ئینشاڵڵا نەک لە شاری کەرکووک لە هەموو شارەکانی عێراق بی ئەو فیستیڤالە بەردەوام بی ئێماش وەکو هونەرمەند لە خزمەتدارین لە خزمەتیاندای هەموو کاتێک. یەکەم شتەکەی ئەوەیە بە جیل بە جیل بزانێ چی مەقاماتمان هەیە چیمان هەیە چی کولتورمان هەیە و دووەم شتەکە ئەوەیە کە هەموو ساڵ کە بە ئەم مەقامانە بە زیندوو بێبرم بەڕاستی ئیستەحالیەن مەقامات ناڵێن مردووە ئەڵێن نەخۆشە زۆر نەخۆشە بەڕاستی ئەم مەهرەجانانە ئەکرێ زۆر مهمە زۆر گرنگە ئەمەش هەم واجهەی کەرکووک دیارەکە کوردی و تورکمانی و عەرەبیەکە و هەمیش مەقامات هونەرەکەی ئەسڵی ڕەسەنی خۆمان یعنی ئەوە شتێکی زۆر مهمە بەڕاستی.